ئەڵێم کەی ماریکێن ئیشەڵڵا ئیشەڵڵا سێ بەیانی ئەی ڕوو بۆ سێ بەیانی با دوو بەیانی بێخۆ دەزانی ئیشی خێر بازوو ببڕێتەوە ئەی باوکە ژیان بە قوربانی و ڕیشم بۆنی خێنە بەیانی خۆ دەزای من داوامێ و ئیشی خێریش تەسۆ بکرێ باشە جا بۆ هەر نەیخێنە ئەمڕۆ ئێستا ئەمرن نەمێنە نا ئیشەڵڵا ئەیکەینە هەفتەی داهاتوو پێنجشەممەکەی چۆنە دە ئیشەڵڵا سەرەوە خێر بێت یعنی ئێستا تەواو هەموو شتێک کۆتایی هات نەوەڵڵا ئەوە تەنها داواکاری من بوو هێشتا داواکارەکانی کچەکەم ماوە باشە بووکەکەمان ڕۆی هەر نەهات و سەگەکە نەیخوارد بێ ئەرێ باوکە تاسە بیسوزە سەگ زەرام خوا ئەی قابلە زەلام سەگی خوارد بێ دەبەسە چەنە بازی ئەرێ باوکە ماڵا بێ ڕۆحی منی شەبرد کچەکەم ماڵێکی زۆر باشن من هەنێشتم پیان وتووە اینجا بزانم داواکاریەکانی تۆ چییە بۆ ئەوان دایکە گیا منش ڕازیم بەڵام هەنە داواکاری بچووکم هەیە چی دێ بە ساقەوم هەموو شتێکە بۆکەین یەکەم شت ژوورێکی تایبەتمێ بۆ ماکس بۆ باوکە ڕۆ سەگەکە لەگەڵ خۆ تاهێنی ئەی چۆن وەڵام بەبێ ماکس ناتوانم بژیم نانا خانۆکە خوشی گەورەیە ژوورێکیش بۆ ئەو داهانی وەرە بابەشتی وا چۆنە بێت سەگ ژوورێکی هەبێ ئەیلەوە ئەرە باوکە تو بۆ تا خوری ژارمانەکەی ژووری خۆمە یەمێ یعنی من لێرە کاتوانە مۆزمە بۆ پرسم پێ ناکەنێ بۆ شتێک ناکەم چیم لێرە نا خەمتان نەبێ هەموو کەلوپەلەکانی ماکس منەی کڕم کەلوپەل لێو سەگە بێت چی بێت تەشتێکە تۆزێک کایتیا و نەختی خۆی بەتە ئەو ئێمە رازین بە هەموو شتێ بە ساقەوە ئەرێ باوکە ژیان حیامان بە بەخۆی جۆرەکە نانێ لەگەڵ خۆیان سەگێنێ کاوژووی چی تەواو کچی خۆم نەوەڵا جارە سەبارەت بە خواردنی ماکسی چم نەوتووە بۆ خواردنێ و سەگە چییە ڕۆڵە قاشێ شووتی بەرێت تاوارەی لەسێتەوە ئەمە چییە خوا ئەمە وەکو سەگی دەرەوە نیە ئەم حەزی لە گۆشتی سپیە حەزی لە ڕانی مریشک و حەزی لە ماسی سەلەمۆنە دەی بە شەرەفم ئەم کوڕمە بینی لە ژیان ماتیەکەی بەس ماسی قوتوی خوارد و ماشەڵا سێ و هەیکەلە سێ و پێستە سپیە ئەرە باوکە بەس حیامان بەرە بوو بوورەوە تۆزە باوکمە سەڵەسفیە لەگەڵەوە شا ماکس پێویستی بە بێرزدەیە بەچی بێرزدەی بێرزدەی چیە تو ئەو خوە باوکە نەزانین بەریزە چییە ناوەڵڵا وەڵا خۆمیش نەیزانم مەبەسی ڕۆژی لەدایکبوونی ماکسە یعنی عیدی میلاد بەڵێ بۆ منەزانم کوڕەکەم کەی لە دایک بۆ ڕۆڵە نەنە بۆ یەکەین چیتر لەگەڵەوە شا من وا ڕاهاتوم کە ماکس لەگەڵ خۆم لەسەر سفرەکە دانیشێت هێز نییە بتوانێت ئەو سەگە بێنتە سەر سفرە من لەگەڵ سەگە نامخۆم قەیچێکا بە قوربان رازین ئەخە من رازی نیم ئەخە من رازی نیم دەوەڵا هەر بۆ معلوماتە بێ لە بینی خۆم و خوشە شاخەوێت ئۆی کە خۆشە باوکە زۆر خۆشە چی خۆ ئەوەی کەوتی کوورە جوێرە کە دوای بەچکە سەگتانە بێت باوکە ژیان تۆ دانی بۆ خۆم منیان وا دەرچێت کوورە دەبەسە مونەرم دەبەسە ژنانی من قوبولی ناکەم ئەمە بە هیچ شێوەیە چی قبول بە ناکەی؟ پیاوم پێوترێت باوکە ئەم زەواجە قوبوڵ نییە دەتۆ باوکە لێمان تێک بێت دەتۆ باوکە پیاوم پێوتر دەتۆ وەرە مەڕ بەری بەری وەرە شتێ هەیە باش شتێ بخۆین ئێرە بڕۆ کوڕە بڕۆ کەس سەل قسەمان نەکە باوکە خۆ ڕۆژنەکەم بۆ بێنە باوکە بڕیارم ماوە هەتا سەگ و پشیلە لە وڵاتی هەبێ تۆ نابێژن بێنی ئەچە خۆ باوکە بە حسابێ من سوچ کۆڵان سەگ و پشیلە نەکاتم قەژنێنم دەیتر وایە